ئەمە کۆبوونەوەی ئەمنی و کارگێڕیە لە بارەگەی هێزە هاوبەشەکانی کەرکووک. لێرە تەنها باسی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا نەکرا، بەڵکو باسی مەترسیەکانی داعشش کرا کە ماوەیەکە لە باشووری کەرکووک جم و جۆڵی زیاتریان هەیە. سعد حەربی فەرماندەی ژووری هێزە هاوبەشەکانی کەرکووک ڕایگەیاند ڕێو شوێنەکانی داهاتوویان سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تونتر دەکەن بۆ ڕێگری لە هاتنەناوەی هەر کەسێک هەڵگری ڤایرۆسەکە بێت لە بازگەکانمانەوە. کۆبوونەوەی ئەمڕۆمان لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی کەرکووک تایبەت بە ڕێگری لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ زیاتر هەماهەنگی نێوان هێزانمنیەکان و تیمەکانی تەندروستی کەرکووک بوو لە بازگەکانی کەرکووک و شوێنە گشتیەکان بۆ ئەوەی هاوکار بین تا بتوانین پێکەوە ڕێوشۆی تون دژی ئەو کەسانە بگرینە بەر کە دەکرێت بڕۆنە کەرەنتینە و هەماهەنگی دەکەین لەگەڵ تەندروستی کەرکووک بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی کەرکووک و ڕێگری لە هەر توش بوویەک بۆ ناو کەرکووک و لە چەند ڕۆژی داهاتوو ڕێوشۆی تون دەگرینە بەر بۆ پاراستنی هاوڵاتیان. تایبەت بە ئاسایشی کەرکووکیش پلانی ئەمنی بەردەوامە. لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 22 چەکداری داعش کوژراون و ئۆپەراسیۆنی فراوان کراوە لە سنووری کەرکووک و سەلاحەدین و مەخمور و 26 چەکدار و فەرماندەی داعشیش دەستگیر کراون. لە دوای ڕاگەیاندنی حاڵەتەکانی کۆرۆنا لە کەرکووک هێزە ئەمنی و ئیدارەکانی کەرکووک ڕێو شوێنی پێویستیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە گرتووەتە بەر. بەڕێوەبەری تەندروستی کەرکووک بۆ پەیام ئاشکرای دەکات ئێستا 3 حاڵەتی کۆرۆنا لە کەرکووک لە نەخۆشخانە ماونەتەوە، 19 گومان لێکراویش لە ژێر چاودێریدان. ئەوانەی توش بوون تا ئێستا 3 کەس ماون لە نەخۆشخانە و تەندروستیان باشە. پێشبینی ئەەکەین ئەوانیش دوای ئەوەی ئەنجامی پشکنینەکانیان دێتەوە نەخۆشخانە بەجێ دێڵن. لە کەرکووک ئێستا جگە لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان دام و دەستگاکانی دیکەی حکوومەت دەوام دەکەن و سەرجەم هۆڵەکانی لەش جوانی و یاریگاکان داخراوە. پێشبینی دەکرێت لە ماوەی 2 ڕۆژی ئایندەشدا بۆ پاراستنی هاوڵاتیان لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا چەندین ڕێوشوێنی دیکە لە کەرکووک بگیرێتە بەر. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.